شەقام موڵکی گشتیە موڵکی تاکە کەس نییە لە ئێستا لە شەقامی برایم پاشاین هەڵەسین بەلابردننی هەموو ئەو زیادە ڕەویانەی کە کراوەتە سەر شەقام و شۆستە بە تایبە شەقامەکە بەدانانی مەخروتی مروری و یاخود دەبەی ئەو هەر سیماکی زۆر ناشرینی بەخشیوە بە شەقامەکە سەرەتا ئێمە هەم باریانەکەین زیادڕەکان لابین هەم دوکاندارە بە ڕێزەکان یاخود ئەو بینانی بازرگانین و شەقامەکەیان قۆڕ کردووە بۆ خۆیان لەبەرەوەی شەقام بۆ زانیاری هاوڵاتیان و هەموو ئەو خاوەن دوکانە بە ڕێزانە دیارە معلومەکە شەقام موڵکی گشتیە موڵکی تاکە کەس نییە موڵکی بینای بازرگانی نیە موڵکی دوکاندار نییە لە ئێستاە هەموو زیادە ڕێکان لابین بەردەوامە بین متابعەمانە بێ هاوڵاتی ئەگەر پێی وترا نابێت لە بەدەمی دوکانەکەمە ئەم ئۆتۆمبیلە ڕابگرین ئەتوانێت چی بکات لەم کاتەیە لە ڕاستیا بۆی نییە ئەو هاوڵاتیە ئەو دوکاندارە بە شۆفێرێک بڵێن بۆ نییە ئەم ئۆتۆبیلە لێرە ڕاگری لەبەرەوەی موڵکی گشتیە و شەقامە موڵکی ئەم دوکاندارە بە ڕێزە نییە ئێمە بە پێی یاسا و ڕێنمایەکان دوای ئەوەی ئاگادارمان کردەوە دوای زیادەڕەکانمان لابرنجا بە وەکو عەرزم کردی بە مەخروتی مروری بێ یاخود بە دەبە ئاوی بەڕاد بێ کە سیمایکی زۆر ناشرین بەخشیوە بە شەقامەکە دوجارەگە دووبارێ کردو ئێمە بە پێی یاسا و ڕێنمایەکان تاوانەیەکن دوکاندارە بە ڕێزەکان ئەگەر هەر بەردەوام بوو لەسەر زیادە ڕەوەکەی ئەم مەخروت و دەبە ئاوانەی دانا ئەو کاتێ ئێمە بڕیاری ئەنجومانمانەیە هەڵەسین مەداخستنی دوکانەکەی بۆ ماوەی هەفتەیەک تا ئەو کاتەی بەڵێنامایە کە بە هیچ شێوەیە شەقامەکە قۆڕ نەکا بۆ خۆی.